کاتی دەستپێکردنی شەڕی نێوان ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەفتەمین جارە هێرشی درۆنی ئەکرێتە سەر. خۆشبەختانە تا ئێستا هیچ هاوڵاتیەک هەم برینداربوون هەم جان لە دەستدان لێ نەکەوتێتەوە، بەڵکو تەنیا ترس و دڵەڕاوچێ لە هاوڵاتیانی ناوچەکە دروست کردووە. ئەمڕۆ بە دیاریکراوی گوندی وەردێ و سەر ڕێگای سەرەکی دێڵزێکە لە پشت هەردوو شوێنەکە لە تەنیا چەند کیلۆمەترێک لە سنتەری قەزای چۆمانی سنووری باڵەکایەتیەوە دوورن هێرشی بڵندکراوەتە سەرێ و ترس و دەڕاوچێ لە هاوڵاتیان دروست کردووە. ئەی بە دیاریکراوی و شوێنەی کە من لێمە بڵێن بنکەی چاودێری کۆمەڵایەتی قەزای چۆمانە، من بەڕێز ئیبراهیم محەممەد بەڕێوەبەریان بەرپرسی بنکەی چاودێری کۆمەڵایەتی چۆمان لەگەدا کاک ئیبراهیم سڵاوت لێبی ئەگەر بێ لای من ئەو هێرشە درۆنیە یاخود موشە چێکە کراوەتە سەرەوە چەند زیانی پێگەیاندوو. زۆر سپاس، زۆر بەخێر بن. ئەمڕۆ ئاگادار کراینەوە کە بنکەی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی چۆمان لەلایەن درۆنیان کاتۆشیا پێکاوە. خۆشبەختانە زیانی گیانی نەبووە چونکە دەوام نەبووە ئەو ڕۆژەمەیە، بە زیانی مادی بە فعلی دیوار هەڵتەکایە جامشکاینە. بەڵێ کاک ئیبراهیم پێم بڵێ زۆربەی ئەو شوێنانێک کاکرێنە ئامانج بیان بە مەبەست بووە یاخود ئەڵێن هێزەکانی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی ئێران تێدا ماینەوە، ئەو شوێنە هیچ نزیکی هەیە یان تێدا هەن؟ نەخێر ئێرە باڵخانەیەکی مەدەنیە بنکەی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی کە تۆتە ناو کۆمەڵێک ماڵ نە دیموکراتی هاتیتێ هیچ شتێکی لەو بابەتە نیە، ئیدی بەس بنکەیەکی مەدەنی و تەواو. باشە بۆ زیانەکانتان چۆن خەملەن نەبوو؟ وەڵاهی ئینشاڵڵا پەیوەندی بە شارستانی چۆمان واکەین لەگەڵ یەکەی ئیدارەش قسەمان کردووە واکەین ئینشاڵڵا پاش ئەو وەزعانە کە تێپەڕن ڕۆژان بکرێتەوە هێدی چا بکرێنەوە زیانەکان. دەست خۆشکاکی باز بڵێ ئەوە کۆی ئەو زانیاران بوو لە ڕابردوش کە گوندی وەردێک کە ئێستا کراوەتە ئامانجویان بەهۆی موشکەوە هێرشی کراوەتە سەرێ لە ڕابردوش هەمان ئەو شوێنە هەبووە. پێش بڵێن پێش چەند ساڵ لەمەوبەر هەندێک لەو شوێنانە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی بڵێن کۆماری ئیسلامی ئێران لێ بووە، بەڵام بەپێی ئەو اتفاقی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ هەرێمی کوردستان کردی تەواوی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران لە ناوچە سنووریەکانی ئێریان بەجێهێشت، واتە هیچ هێزێکی چەکداری ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە سنووری باڵەکایەتی لە ئێستادا بوونی نییە. هەموو ئەو شوێنانی کراونەتە ئامانج شوێنی دانیشتنی هاوڵاتیان یاخود شوێنی مەدەنین. بۆیە لە ئێستادا ئەوەی کە ئەیبینین لێرە بینایەکی مەدەنیە یاخود بڵێن بینایەکی حکومیە کە لێرە کراوەتە ئامانج هیچ کەسێکی تێدا نیە، تەنها دەوامێکی ڕسمیەک لێکراوە. بەڵام وەک خۆش بەڕێوەبەر ئاماژەی پێکرد کە ئەمڕۆ دەوام نەبوو بۆ هیچ زیانێکی نەبووە لە تەواوی ئەو شوێنانی باڵەکایەتی کە لە ڕابردوو هەم لە سنووری ناحیەی وەرتێ یان بڵێن قەزای چۆمان یان هەر لە گوند و ئاوایەکانی ئەو ناوچەیەکە لەلایەن هێرشی درۆنی یاخود موشەچی کراوەتە ئەو ناوچەیە هەموو شوێنەکان شوێنی مەدەنی بووینە یاخود هیچ چەکدارێک یان هیچ بڵێن ئۆپۆزیسیۆنی ئێرانی لەو ناوچانە بوونی نیە، بەڵام ترس و دڵەڕاوچێ لە هاوڵاتیانی ناوچەکە دروست کردووە. بەڵێ سپاس بۆ تۆ. دەچمە هەڵەبجە سەلاح جەمیل لەوێ لەگەڵمانە هەڵبەت لەوێش درۆن لیاوە بۆ جاری سێهەم. فەرموو زانیاریەکانمان پێ بدە. چاوان دیارە ئەمە ئێستا لە گوندی عەبابەیلێن بە تایبەت لە سەر ڕێگای شاخی شنروێین. ئەمەی کە من لێ وەساوم ئەمە شاخی شنروێەوە واتە ئەمە پشتی عەبابەیلێ شاخی شنروێەوە پشتی ئەم شاخە شاخی بەفری میریە کە بورجێکی تێدایە بورجی پەیوەندیەکانی تەلەفۆنیە و ژمارەیەکەنتنی ڕادیۆ ناوخۆیەکانیشی پێوە بەسراوە. ئەو بورجەیە لە ماوەی سێ ڕۆژی ڕابردوودا ئەمە سێمین جارە دەکرێتە ئامانج. ڕۆژی یەکەم کە کرایە ئامانج بە پێ و زانیاریانەی دەسێمە گەشت بوو لە پێشدا تەقەی لێکرا و ئەو پاسەوان و کارمەندانەی کە لەوێ بوون شوێنەکەیان جێهێڵا و دوورکەوتنەوە و دواتر بە موشکی مەودا کورد لێدرا بورجەکەی نەپێکا. بەیانی ئەمڕۆ سەعاتدا جارێکی دیکە ئێمە لە هەمان کادا لە گوندی گوڵە بووین سەرقاڵی کارێکی هەواڵی دیکە بووین لەوێ گوێبیستەوە بووین کە جارێکی دیکە بەفری میری لێدرا. دوای پەیوەندیەکانمان لەگەڵ زەمنیەکان و لایەنەکانی چواردەوری نیشتەجێ بووی ناو ناوچەیە ئەوەمان بەدەست گەیشت و ئەو زانیاریانەی بەدەست ئێمە گەشت کە بورجی پەیوەندیەکان لە بەفری میری جارێکی دیکە کرایە ئامانج لە سەعات 10 بەدواوە بۆ جاری سێم کرایە ئامانج. دوای پەیوەندیکردمان لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان بەو زانیاریانە گەشتین کە بورجی
پەیوەندیەکان لە شاخی بەفری میری لە سنووری پارێزگای هەڵەبجە کراوەتە ئامانجەوە بە تەواوەتی بورجەکە لە ناوچووە و خاپور کراوە و بە پێ و زانیارانەی کە دەست ئێمە کەوتووە دوو پاسەوان لە بورجەکەدا بوون هەردووکیان بە سەلامەتی هاتوونەتە خوارەوە و لەوێ نەماون کەمێک پێش ئێستا بەر لەوەی کە ئێمە لێرەدا داغڵ بووین و داغڵبی نۆم زانیاریانە بگەینە بینەرانی کورسات نووس لێرەدا ئۆتۆمبیلێک بە خێراییەکی زۆر هاتە خوارەوە لە شاخی شنوێ بە ئێمەی ڕاگەیان کە لێرە و زیاتر مەچنە سەرەوە چونکە مەترسی هێشتا هەیە و ئێمە لەسەرەوە بووین ناتوینەتە خوارەوە چونکە مەترسیەوە هەیە کە جارێکی دیکە ئەو ناوچەیە ئەو دەوروبەری بورجەکە بکرێتەوە ئامانج چونکە بۆ ماوەی دوای بردومانی یەکەم بۆ ماوەی چەندین دقە ئێمە کە لە سنووری گوندی گوڵە بووین گوێبیستیەوە بووین کە جارێکی دیکە هێشتا بە ئاسمانی ئەو ناوچەیە دەنگی درۆن ئەبیسرێت بۆی ئەوە بوو جاری سێمیش لێدرایەوە واتە ئەمڕۆ دوو جار لێدراوە هەردوو جارەکە یەکەمیان نەگەر تەحزیری بوو بێت بۆ کە پاسەوانەکانی ئەو ناوچەیە جێ بێڵن دووەم جار کلەی دابورجەکەی با کاملەن خاپور کرد بە پێ و زانیارانەی دەستێمە کەوتووە تەنها زیانی مادی هەبووە هیچ زیانێکی گیانی تاوەکو ئێستا نەبووە و مەترسیەکان تاوەکو ئێستا لەسەر ناوچەکە بوونی هەیە و ڕەنگە لە چەند دەقەی ئایندەدا لەلایەن ئیداری پارێزگای هەڵەبجەوە زانیاری زیاتر بخرێتە ڕوو ڕاگەیەنراوێک بڵاو بکرێتەوە بەڵام تاوەکو ئێستا هیچ شتێک لەسەر و بردومانە بڵاو نەکراوەتەوە وەکوتم ئەمە بۆ جاری سێمیشە کە ئەم ناوچەیە و بە تایبەتی بورجی پەیوەندیەکان لە شاخی بەفری میری دەکرێتە ئامانج یەکەم جار و دووەم جار و سێم جار بۆیەوە کارەوەی کە بە یەکجاری بورجەکە بێدەنگ بکرێەوە خاپور بکرێت و وێڵەکانی پەیوەندی تێدا بپچڕێت بۆیە چەند کەسێکە بوون کە نزیک بوون لە بورجەکەەوە هەوڵە درات لە چەند ڕێگایەکەەوە پەیوەندیان پێوە بەسرێت کە زانیاری دقیقتر لەوەی کە ئێستا لا ئێمە لەوان وەربگیرێت بەڵام پەیوەندیەکان بە هیچ شێوازێک بەردەست نەبوون ئەمەش بۆ هۆکاری دڵنیایی ئەوەی کە هەموو پەیوەندیەکان لە ئەو بورجەیە پچراوە و بە تەواوەتی ئەو زانیاریانیان پشڕاست کردەوە کە لەلایەن سەرچاوەکان ئێمە لەناو هێزانامنیەکان پیان ڕاگەیان کە بورجەکە خاپور کراوە بە پێ و زانیاریانەیە هەم لەلایەنی مەدەنیەوە هەم لەلایەنی ئەمنیەوە بە دەست کورسات نیوز گەشتووە بورجەکە لە شاخی بەفری میری بە یەکجاری خاپور بووە و پچڕانی هێڵەکان لە ئێستادا هەیە و لەگەڵەوەشدا هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتۆتەوە کامە مای دڵخۆشی ئەوەی کە هەیە زیانی مادیە بەڵێ ئەمە زانیارەکان بوو تایبەت با بردومانکردنی شاخی بەفری میری لە سنووری پارێزگای هەڵەبجە کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی شاری هەڵەبجەوە لە پشتی شاخی شنووریەوە. بەڵێ سپاس بۆ پەیامنەرمان سەلاح جەمیل.